بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕکاپس. لە سەرەتادا ئەم فیلمێکی کۆمیدیە و مەبەستی بێڕێزیکردن بە هیچ یەکێک لەوانە نییە کە لە فیلمەکەدا ناویان هاتووە. با دەست پێ بکەین. لە سەرەتای فیلمەکەدا دوو پیاوی سەرەتایی دەبینین دەستنە قوڵای دارستانەکەەوە تاکو تووشی دارێکی ئەفسوناوی دەبن کە چەندین میوەی درەوشاوی لەسرە. یەکێکیان خۆی پێناگیرێت و قبلە میوەیەک دەگرێت. ئەمە دەبێتە هۆی چەندین گۆڕانکاری لە مارێکی زەبەلاحەوە دەست پێ دەکات کە لەسەر پێیەکانیان دەنیشێتەوە. پاشان دەبرێنە شارستانێتێکی تر کە مرۆڤەکان زۆر مۆدێرنترن. ئەو پیاوی پێشتر میوەکەی خوارد ئەم جاریان سەرنجی شارنە جوانەکەی ئەم شانشینە ڕادەکێشێت. دوای ئەوە دەگەڕینەوە بۆ ئەو کاتێک کە هەموو شتێک دەستی پێکرد. دەچینە سەردەمێکی کۆنی شارستانێتە سەرەتایەکان کە مرۆڤایەتی هێشتا زۆر سەرەتاییە. کۆمەڵک ڕاوچی دەستنە قوڵای دارستانەکە بوو بە دوای خۆراکدا دەگەڕێن. بە دوای بەرازێک دەکەون کاتێک مارلاکی سەرۆکیان ئامادە دەبێت بۆ هێرشکردن. یەکێک لە هاوڕەکانی ڕمێکی بەردەکەوێت لە ناکاو ڕاوچێکی دیکە بە ناوی زێد دەردەکەوێت و بە شانازیەوە باسی ئامانجەکەی دەکات. پێی وایە برازەکەی کوشتووە. دوای ئەوەی تێدەگات کەوانە بووە زێد داوای لێبوردن دەکات بەڵام لە بەرخۆیەوە دەڵێت کە ڕاوچێکە پێشی لێگرتە بوو. مارلاک گوێی لە قسەکانی دەبێت. هەر بووی ڕاوچەکان زێد دەگرن و پێی ڕادەبوێرن. پاشان دەگەڕێنەوە گوندەکەیان کە لەوێ کابراەک بەناوی ئەو دەبینین شلیک لێ دەکاتەوە. لەو کاتەی مارلاک بەلایدا تێدەپەڕێت سوکایەتی بە ئەو دەکات سەبەتەی میوەکانی فڕێدەدات. دەردەکەوێت کە ئەو زێد هەر لە منداڵیەوە هاوڕێ یەکتر بوون. لە کاتی قسەکانیاندا زێد چاوی بە مای خۆشەویستی دەکەوێت و دەست دەکات بە مونەرمیکردن لەگەڵیدا. بەڵام مایە بەڕێزەوەڕەتی دەکاتەوە دەڵێت پیاوێکی دەوێت کە بتوانێت بیپارێزێت و بژەوی ژیانی دابین بکات. لەوە خراپتر مارلاک سەری بەرازێک پێشکەش بە مایە دەکات وەک پیشاندانی خۆشەویستی بووی. لە هەمان کاتدا ئەویش خوشکەکەی زێدی خۆش دەبێت کە ناوی ئیمایە بەڵام ئەو زۆر شەرمن و ناتوانێت بچێت قسەی لەگەڵدا بکات. هەر لەو کاتەدا یەکێک لە گوڵنشینەکان لە پشت شوێنی نووسنی زێدەوە پیسایی دەکات. زێدیش بەوە تووڕە دەبێت. هەر بۆیە زێد و ئەو بڕیار دەدەن کە پیاسەیەک بکەن بۆ ناو دارستانەکە. زێد باسی ئەوە دەکات کە هەمیشە بە چاوی سوک سەیر دەکرێت و بە خراپی مامەڵی لەگەڵدا دەکرێت. پاشان دەگەنە لای درەختێک کە چەند میوەیەکی درەوشاوی پێوەیە. دەردەکەوێت خواردنی ئەم میوەیە قەدەقێ و کەس تەنانەت نەیوێراوە لێی نزیک ببێتەوە. بەڵام زێد پێداگری دەکات لەسەر خواردنی. هەروەها دەیەوێت بزانێت بۆچی قەدەغە کراوە. ئەو بە هەموو توانایەوە هەوڵ دەدات ڕێگری لێ بکات. بەڵام زێد پێی وایە بە خواردنی ئەو میوەیە زیرەک دەبێت و ڕەنگە بتوانێت مایەی دەست بکەوێت. هەر بۆیە قەپی لێ دەگرێت. زێد ڕاستەوخۆ دەڵێت زانست و زانیارێکی زۆرم دەستکەوتووە بەڵام تەنانەت ناتوانێت وەڵامی پرسیارە زانستی زۆر ئاسانەکانیش بداتەوە. لە هەمان کاتدا مارێکی زەبەلاح خۆی لە پێیەکانی ئەو دەپێچێت و دەیتۆقێنێت. لە ترسان لە زێد دەپرسێت چی بکەین بەڵام وەڵامەکانی زێد هیچی وانین. هەر بۆیە زیاتر لە میوە قەدەغە کراوەکە دەخوات. شەوەکەی خەڵکی گوندەکە فیستیڤاڵێکی سەمایان هەیە. ئەو هەوڵ دەدات سرنج ئیما ڕابکێشێت و سەمای منداڵبوونی لەگەڵدا بکات. لەو کاتەدا ئەویش هەڵدەستێت و دەکەوێتە سەمان لەگەڵی. بەڵام لە ناکاو هەر لە خۆیوە دارێک دەکێشێت بەسەریدا. پێی وایە ئێمە حەزی لێیە بەڵام بەداخەوە ئیما تووڕە دەبێت و لێ دەداتەوە پاشان دوور دەکەوێتەوە. لەو کاتەدا دەردەکەوێت کە کەسێکی گوندەکە زێدی بینیوە کە میوە قەدەغە کراوەکەی خواردووە و ئاشکرای دەکات مارلاک زۆر تووڕە دەبێت و لە ئەنجامدا زێد لە گوندەکە دوور دەکرێتەوە. بەڵام بارودۆخەکە بۆ زێد خراپتر دەبێت. کاتێک بە هەڵەدارە ئاگرەکەی بەرپوشی ناو دارستانەکە دەکەوێت و تەواوی گوندەکە دەسووتێنێت. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ڕاوچەکان بە دوایدا بکەون. زێد بە هەموو توانایەوە ڕادەکات و دوای ماوەیەکی کەم مارلاک دەبینێت کە لە ژێردارەکاندا خۆی حەشارداوە. ئەوەندەی نەماوە زێد بکوژێت بەڵام لە ناکاو ئەو دێت بۆ یارمەتی و لەسەری مارلاک دەدات و بێهۆشی دەکات. دوای ئەوەش هەردووکیان ڕادەکەن و هەموو گوندەکە تووشی ئاژاوە دەکەن. ئەو پێی وایە کە زەوی تەختە و کاتێک دەگەنە شاخەکان لەوێەوە دەکەونە خوارەوە. بەڵام زێد بە پێچەوانی ئەوەوە بیر دەکاتەوە. ڕۆژی دواتر بەوچوونەکانی ئەو هەڵە دەردەچن کاتێک دەبینن لەو دیوی شاخەکانەوە زەوی ترین لێە. ئەو پێی وایە کە زێد پێشتر ئەمەی زانیوە لەبەر ئەوی میوە قەدەغە کراوەکەی خواردووە. دوای کەمێک ڕۆشتن تووشی ڕەوەیەک مانگا دەبن کە لە کێڵگەیەکدا دەلەوەڕێن و زێد بڕیار دەدات یەکێکیان بکوژێت تابی خۆن. خۆی بەرەو مانگاکە هەڵدەدات بەڵام ڕاستەوخۆ هەڵی دەداتە خوارەوە. دوای ماوەیەکی کەم دوو برا بەناوەکانی قابیل و هابیل دەردەکەون و ئاشکرای دەکەن کە ئەوان جوتیارن و مانگاکان هی ئەوانن. لەو کاتەی باسی کارەکانیان دەکەن بۆ زێد و ئەو دەکەونە دەمەقاڵێ و لە ئەنجامدا شەڕێکی دڕندان ئەنجام دەدەن. لە کۆتاییدا قابیل بە بەردێک هابیل دەکوژێت. لەو کاتەشدا ئەو زێد سین دەکەن. قابیلیش بانگشتیان دەکات بۆ ماڵەکەی بۆ ژەمی ئێوارە. ئەوانیش بە دوودڵیەوە ڕازی دەبن کە بچن لە ترسی ئەوەی قابیل ئەوانیش بکوژێت ئەگەر نەچن. ئێوارەکەی زێد و ئەو لەگەڵ خێزانی قابیل نان دەخۆن. بە تەمەندترین ئەندامی خانەوادەکە ناوی ئادەم و پرسیاری هابیل دەکات. ئەوانیش درۆ دەکەن و دەڵێن نەیان بینیوە. بەیانی دواتر ئادەم و هەندێک جوتیار دەچنە دەرەوە بۆ کێڵگەکان و بە دوای کوڕەبوونبەکەیاندا دەگەڕێن. لە کۆتاییدا تەرمی هابیل دەدۆزنەوە و دەزانن کە قابیل تاوانبارە. بەڵام لەو کاتەدا هەرسێکیان لە گوندەکە هەڵاتون. دەچنە بازاڕێک. ئەوەی سەیرە ئەوەیە لەوێ مارلاک و مایە و ئیما دەبینن کە بەسراونەتەوە. زێد و ئەو هێواش لە کچەکان نزیک دەبنەوە و دەزانن کە دوای ئەوەی گوندەکەیان سووتان هێرشبەرین دیکە هێرشیان کردوتە سەر شوێنەکە و هەموو خەڵکی گوندەکەیان ڕفاندووە بۆ ئەوەی وەک کۆیلا بیان فرۆشن. زێد دەیەوێت ئازاریان بکات
هەربۆیە هەوڵ دەدات کچەکان بکڕێت بەڵام بەهۆی نەبوونی پارەوە ناتوانێت ئەو کارە بکات پاشان قابل دەزوەردان دەکات و دەڵێ کەوا دەتوانێت یارمەتی ئازادکردنی هەمویان بدات بەڵام لە کۆتاییدا خیانەت لەوانیش دەکات و وەک کوی لەدایان فرۆشت لە بەرامبەر ئەسپێکدا دوای ئەوە زێد و ئەو مایە و هێما و کویلەکانی تر لە قەفەسێکدا دەست بەسەر دەکرێن تاکو بگەێنرێنە کەسێک بەڵام لە ڕێگادا لە ناکاو کۆمەڵێکی تر بە ئەسپەوە دەردەکەون کە بۆ سەیان بۆ خاوەن کویلەکان داناوەتەوە لە کاتی هێرشەکەدا زێد و ئەو ئازاد دەبن و دەتوانن هەڵبێن بەڵام مایە و ئیما دەگیرێت زێد و ئەو هەڵی ڕزگارکردنی کچەکان دەدەن و لە دوورەوە سیخوریان بەسەردا دەکات بەڵام وردە وردە خەویان لێ دەکەوێت کاتێک کە لە خەو هەڵدەستن بۆیان دەردەکەوێت کە تاڵانچەکان دیار نەماون ئەمەش زۆر ناڕەحەتیان دەکات دوای ئەوە زێد و ئەو بەڕێ دەکەون بۆ شارێک بە ناوی سۆدۆم چونکە پێشتر کوێیان لە تاڵانچەکان بوو کە باسی ئەو شوێنیان دەکرد پاشان لەلایەکی ترەوە پیاوێک دەبینیم بە ناوی ئیبراهیم کە خەریکە ئیسحاقی کوڕی بکاتە قوربانی بەڕێکەوت زێد و ئەو بەلایدا تێدەپەڕن و قسەکانی پێدەبڕن بە ئەو ئیبراهیم کوڕەکەی نەکوژێت دەڵێن خوا ئێمەی ناردووە تا ڕێگریت لێ بکەین بە بیستنی ئەمە ئیبراهیم چەپۆکەی دادەنێت و سوپاسی خوددا دەکات پاشان دەیباتەوە بۆ گوندەکەی بەڵام بە سلمانی دڵسۆزیان ئیبراهیم دەڵێت کە پێویستیان دامی زاوزەی هەردووکیان خەتەنە بکرێت هەردووکیان بە ترسەوە لە گوندەکە هەڵدێن و بەرەو شاری سۆدۆم دەڕۆن بەڵام ئەوەندەی پێناچێت بۆیان دەردەکەوێت کە ئیسحاقی کوڕی ئیبراهیم بەدوایان کەوتووە لەگەڵ ئەواندا دەچێتە ناو شارەکە دەڵێت هەمیشە خۆی و هاوڕەکانی بەدزیەوە دەسە ناو سۆدۆمەوە دەگەنە دەواازەکان لە ناکەوت چەند پاسەوانێک هەوڵی گرتنیان دەدا هەر بۆ ئیسحاق ڕادەکات و ئەو دوانش بەدیل دەگیرێت بەڵام خۆشبەختانە قابیل کەوا دیارە لەوێ وەک پاسەوان کار دەکات ژیانیان ڕزگار دەکات لە دیمەنی دواتردا هەرسێکیان بەناو شارەکەدا دەگەڕێن و قابل باسی سوودەکانی پاسەوان بوونی لەناو کۆشکیان بۆ دەکات هەر بۆیە ڕۆژی دواتر زێد و ئەویش وەک پاسەوان ناویان تۆمار دەکرێت سەرڕای ئەوەی هیچ توانایەکیان نییە دوای ئەوە هەرسێکیان بە بازارەکەدا دەگەڕێن کاتێک لە ناکاو شازادەی شارەکە ئینیانە بە گالیسکەکەیدا بێوەدا تێدەپەڕێن ڕاستە خۆ سەرنجی زیێت ڕادەکێشێت بەڵام قابل بیری دەخاتەوە کە ڕێی تێناچێت بتوانێت لەگەڵ شازادەدا بێت پاشان بەرەو کۆشکەکە دەڕۆن و لەوێ بۆیان دەردەکەوێت کە ژنێکی پاکیزە دەکرێتە قوربانی ئەمەش لەبەر ئەوەی خەڵک پێیان وایە قوربانیەک دەتوانێت خوددا ڕازی بکات لە بەرامبەریشدا باران و واردن و شوێنی حەوانەوەیان پێدەدات دوای ئەوەی ژنەکە فڕێ دەدرێتە ناو چاڵێکی ئاگرەوە یەکێک لە کۆیلەکان دێتە لای ئەو سیانە و ئاشکرای دەکات کە شازادە ئینیانە بانگی زێد و ئەوی کردووە ئەو لەلایەن پیاوێکی پیرەوە دەبرێتە شوێنێکی تر لەو کاتەشدا کۆیلەکە یاوەری زێد دەکات بۆ ناو کۆشکەکە پاشان خۆی لە شوێنێکی قەرەباڵغ دەبینێتەوە و دەردەکەوێت کە ئەو کویلەی ڕێیەکەی پیشاندان لە ڕاستیدا مایایە کەمێک دواتر زێد ئەو دەبینێت کە بە بۆی زێڕین تا پۆشراوە تاوەک پیکەرێک دەربکەوێت پاشان ئیما لە ناو خەڵکەکەدا دەبینین کە ئەویش بۆتە کۆیلە لەو کاتەدا لەلایەن یەکێک لە پاسەوانەکانەوە هەراسان دەکرێت بۆیە زێد وا خۆی نیشان دەدات کە قسەی ناشرنی پێدەڵێت و دێنێرێتە دەرەوە لە دوای ئەوە دەچێت بۆ سەردانی شازادە لە کاتێکدا سەرۆ قەشەکە ژووری پیرۆز پیشانی ئەو دەدات و ڕوونی دەکاتەوە کە هەر کەسێک چوو بێتە ژوورەوە هەرگیز بە زیندوی نەگەڕاوەتەوە دەرەوە بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە تەنها کەس هەڵبژێردراوەکان بێزیان دەردەچن چونکە خوددا کەسانی ڕازگۆی خۆش دەوێت لە هەمان کاتدا زێد بانگەشەی ئەوە دەکات کە ئەمە ئەو کەسەی هەڵبژێردراوەکەیە هەر بۆیە شازادە دەیباتە نێو ژووری پیرۆزەوە ڕازی دەکات بچێتە ژوورەوە کاتێک زێد دەچێتە ژوورەکە هیچ ڕوونادات و لە بری ئەوە چاوی بە ئەو دەکەوێت کە خۆی لە سەرۆ قەشەکە شاردوتەوە چونکە دەویست کاری نەشیاوی لەگەڵدا بکات پاشان زێد لە بەردەم پەردە گەورەکی ناوەڕاستی ژوورەکەدا چۆکدا دەدات و لە خوددا دەپاڕێتەوە بەڵام دوای دوعاکانی لەگەڵ ئەودا تووشی دەمەقاڵە دەبن لە کۆتاییدا ڕێک دەکەون و کاتێک پێکەوە دەستنە دەرەوە چاویان بە سەرۆ قەشە و ژمارێکی زۆر پاسەوان دەکەوێت دایان خەنە زیندانەوە لەبەر ئەوەی چونە نێو ژوورەکە پێچەوانە یاساکانە ڕۆژی دواتر هەردووکیان دەبرێنە دەرەوە تاکو لە بەردەم خەڵکدا سزای لە سێدارەدانیان بەسەردا بسەپێنرێت بەڵام پێش ئەوەی کارەکە دەست پێ بکات زێد ڕوبەڕووی پاشا دەبێتەوە و دەڵێت کەوا ئەو کەسە هەڵبژێردراوەکەیە چونکە تەنانەت دوای چوونە ژوورەوەی ژوورە پیرۆزەکەش هیچ زیانێکی پێ نەگەیشتووە لە ئەنجامدا هەموو زەماوەرەکە دەست دەکەن بە ستایشکردنی زێد هەروەها پاشاش باوەڕ بە قسەکانی دەکات هەر بۆیە سزای لە سێدارەدانیان ڕەت دەکاتەوە بەڵام لەبری ئەوەی ئازادیان بکات بڕیار دەدات بۆ کۆیلە بیان هێڵێتەوە دواتر لە پاش نیوەڕۆدا بڕیارە ژنێکی پاکیزەی دیکە بکرێتە قوربانی بۆ خوددا ئەوەی جێگەی سەر سوورمانە پاشا کچەکەی خۆی هەڵدەبژێرێت شازادە ئینیانە چونکە بێزارە لە گریانی بەردەوامی دەردەکەوێت کە ئیما و مایەش لە ڕیزەکەدان بۆ ئەوی بکرێنە قوربانی کاتێک زێد بم بابەتە دەزانێت خۆی هەڵدەدات و شوێنێکی بیناسازی لە ناو دەبات لە هەمان کاتدا ئیبراهیم و ئیسحاق و کۆمەڵەکەیان خۆیان ئاشکرا دەکەن و ئاژاوەیەک لە شارەکەدا دەنێنەوە خەڵکەکەش دەست دەکەن بە تۆڵەسەنەوە هەندێک لە پاسەوانەکانیش خیانەت لە پادشا دەکەن و تێکوژن هەروەها تاجەکەی دەبن لە هەمان کاتدا ئەو ئیما ڕزگار دەکات و دوجار تام بە هەستەکانی دادەنێت بۆی زێد لەگەڵ ژمارێکی زۆر لە پاسەوانەکان شەڕ دەکات و لە کۆتاییدا مای لە دەستی سەرۆک قەشە ڕزگار دەکات کە دەکەوێتە ناو چاڵاگرەکەەوە
دوای ماوەیەک شەڕەکە دەوەستێت و جەماوەرەکە هەمویان چەپڵە بۆ زێت لێ دەدەن چونکە پێیان وایە ئەو کەس هەڵبژێردراوەکەیە لە ناکاو دەست دەکات بە بارانبارین و هێندەی تر خەڵکەکە دەخڕۆشێن بەڵام لە کۆتاییدا زێت دێت و بە هەمووان دەڵێت کە ئەو تەنها پیاوێکی ئاساییە و هەوڵی ڕزگارکردنی هاوڕەکانی دەدات هەروەها دەڵێت هەر کەسێک دەکرێت هەڵبژێردرێت و دەتوانێت چارەنووسی خۆی دروست بکات ئەگەر لە کاتە سەختەکاندا خۆڕاگر بێت بە بیستنی وتارەکەی جەماوەرەکە زۆر خۆشحاڵ دەبن لە دیمەنی کۆتاییدا شازادە ئینیانا دەبێتە شاژنی سۆدۆم زێد و ئەو خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوی بە هەر یەکیان بەڕێگەی خۆیاندا بڕۆن ئەو بەنیازە بگەڕێتەوە گوندەکەی بۆ ئەو یارمەتی ئاوادانکردنەوە و پەرەپێدانی بدات لە کاتێکدا زێد دەیەوێت لەگەڵ مایە بەجیهاندا گەشت بکات فیلمەکە بە ماڵئاوە یەکی کاریگەری ئەو دوانە کۆتایی دێت پێش ئەوەی شاری سۆدۆم بەجێ پێڵت. سوپاس بۆ بینەربوونتان.